لە چوارەمین یاریەکانی قۆناغی کۆتایی خولی نایەبی کوردستان لە شارۆچکەی پیرمام لە یاریەکی بەهێز پێشمەرگەی هەولێر میوانداری هەندرێنی هاوشاری کرد. دەستپێکێکی خێرا و پڕکابەری هەبوو لە یاریەکە. لە خولەکی دوو لە یەکەم هێرشی یاریەکە فەرهەنگ وریا گۆڵ یەکەمی بۆ پێشمەرگەی هەولێر تۆمار کرد. دوای تێپەڕبوونی تەنها 10 خولەک هێمن نازم ئەنجامەکەی بۆ هەندرێن یەکسان کردەوە. هەندرێن دەرفەتی ئاسانی هەبوو بۆ ئەوەی ئەنجامەکە لە بەرژەوەندی خۆی زیاد کات و پێش بکەوێت، بەڵام دەرفەتەکان لە دەستدران. پێشمەرگەش وەڵامی بۆ هێرشەکان هەبوو. لە خولەکی 46 ناوبژوان لێدانێکی سزای بۆ پێشمەرگە ئەژمار کردو. عەبدوڵڵا سەربەست گۆڵی دووەمی پێتۆمار کرد. لە نیوەی دووەم لە خولەکی 54 ناوبژوان لێدانێکی سزای بۆ هەندرێن ئەژمار کرد. ماجد ڕاشد گۆڵی دووەم یەکسانی پێتۆمار کرد. پێشمەرگەی هەولێر کۆنتڕۆلی یاریەکەی گرتە دەست بە مەبەستی تۆمارکردنی گۆڵی سەرکەوتن، بەڵام یاریەکە بە 2 گۆڵ بۆ هەر لایەکیان و بە یەکسانی بە کۆتا هات. ئێمە وەکو یانەی پێشمەرگەی هەولێر ئەم ساڵ لەگەڵ ساڵەکانی تر جیاوازترە، خولەکە بەهێزترە بە حکمیەوە لە قۆناغێکی سەختەوە هاتوون بۆ قۆناغێکی تر. ئێمە یانەی پێشمەرگەی هەولێر بەحام یاریزانەکان ماندبوونیان پێوە دیارە، چونکە یاریزانەکانی ئێمە حەدەدیان کەمە، یعنی بەدیلی یاریزان ئاساسیەکان کەمە بۆ شوێن یاریزان ئاساسیەکان بگرنەوە. ئەوەش وای کرد ڕنگدانەوەی هەبوو لە جێمی دووەم بەسەریانە پێشمەرگەی هەولێر. سپاس بۆ خۆی، یعنی دەتوانم بڵێم خاڵێک کافی نییە بۆ یانەی پێشمەرگەی هەولێر، بەڵام دەتوانین لە یاریەکانی داهاتوو تعویزی ئەو خەسارەیە و ئەو بەرامبەر بوونە بکەینەوە ئینشاڵڵا. یەکەم شەوت ئێمە باشتر بووین، ئەبێ 4-1 3-1 دەرچین بچینە یەکەم شەو تەواو بێ، بەسی تر خواکە نسیوە تەعادل الحەمدولله وەشکر 2-1 بوو. دووەم شەوت هاتوونە ناو مەلعەبێ ئەوە نەکردمانەوە تەعادلمان هێنا، لەخۆ بەزیادێ تەعادلەکە لە خەسارەکە باشترە. بەمەنجامە هەردوو یانەی پێشمەرگەی هەولێر و هەندرێن بوونە خاوەنی 5 خاڵ و لە خانەکانی چوارەم و پێنجەمی ڕیزبەندی دێن. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، پیرمام.